لا هەرکوێکەن و بینەری زوو منەم کاتان باش ئەمڕۆ دادگا لە تورکیا بڕیاری زیندانیکردنی بۆ ئەکرەم ئیمامۆغڵو دەرکرد. دیارە ئێستا ئەو بەشەی دادگایکردنەکە وەلێ پرسیینەوەکان بڕیارەکەی دادگاش پەیوەست بوو بە مەسلەی ئەوەی ئەوان ناویان ناوە گەندەڵی و برایە زیندانی مەرمەڕە. لەوێ کۆمەڵێک زیندانی دیکەش هەند لەوێن و هەر ئەوانن کە لە سەردەمی ئەردۆغانە بە دۆسی دیاری کراو بە دڵنیاییەوە زیندانی کراون و لەوێ هێڵراونەتەوە. هەر ئەمڕۆ وەزارەتی ناوخۆی تورکیا بڕیاری هەڵپەساردنی کارەکانی ئیمامۆغڵۆی وەکو سەرۆکی گەورە شارەوانی ئیستانبول دەرکرد. دەڵێ ئەمە ڕێکارێکی کاتیە لە کاتێکە هێشتان لێکۆڵینەوەکان و دادگایکردنی ئیمامۆغڵۆ بەردەوامە جگە لە کەیسی گەندەڵیەکەش بە دڵنیاییەوە مەسلەی تیرۆریشی لەسرە ئەوان ئەوەی کە ناویان ناوە تیرۆر ڕاستیەکەی بۆی ڕوون بێ پەیوەندی بەو هاوپەیمانی ڕانەگەێنراوە هەیە کە لە نێوان دەم پارتی و جەهەپە هەبوو بۆ هەڵبژاردننی شارەوانیەکان لە تورکیا خۆیان ناویان نابوو هاوپەیمانی شارەکان. ئێستا ئەردۆغان دەوڵەت لە تورکیا ئەمەی کردو بە کەیسی تیرۆر و یارمەتیدانی پەکەکە. دوای ئەم بڕیارانە دوای زیندانیکردنی ئیمامۆغڵۆ و لەسەر کارلابرنی کاتی ئەم پرسە بەچووە گاڕاستیەکەی هێشتان کاردانەوەی شەقام بەردەوامە پێدەچێت دەنگی شەقام ڕاستیەکەی لە دەنگی حیزبەکانیش بە تایبەت لە خودی جەهەپە کە وەکو ئەڵێن خاوەن قەزیەکەیە گەورەترە. بۆیە لە دوای ئەمانەت چی لە کاتێکە جەهەپە سوورە لەسەرەوەی ئیمامۆغڵۆ کاندیدی بێ بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی داهاتوو لەو نێوەندەشە مەسعود یەڤاژ یەکێکە لە سەرکردەکانی جەهەپە لێدوانێکی دیاریکراوی هەبوو. پێم وابێ زۆربەتان ئاشنان بە لێدوانەکە کورد پێی ناخۆش بوو لێدوانەی پێ ناخۆش بوو و لە کاتێکا کە ویستێک هەبوو بۆ نزیکیەکی دیاریکراوی نێوان دەم پارتی و جەهەپە پێدەچێت لێدوانی لەم شێوەیە و هەڵوێستی لەم شێوەیە تۆزێک بە زیان بۆ ئەو پەیوەندیە و بەرگریکردن لە دیموکراسی لە تورکیا بشکێتەوە. بەرحاڵ من ئەم پرسە لەگەڵ دوو میوانە گفتوگۆکەم هێ من خۆشناوم لەگەڵا بێن و سەر و شارەزا لە کاروباری تورکیا بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان و بڕیارە یەکێک لە سیاسەتکارەکانی باکووری کوردستانیش لە ئامەدی پایتەختی باکووری کوردستان و لەگەڵما بێ. بەڵام پێم وا بێشتان گرفتێکی دیاریکراو هەیە کە چارەسەرکرا بۆ دڵنیایی دەچمە لای ئەویش. کاک هێ من دێمە لای تۆ سڵاوت لێ بێ هیوادارم زۆر زۆر باش بی بەخێر بیتەوە بۆ زووم پێم خۆشە گفتوگۆت لەگەڵاکەمەوە. دوایی ئەم پرسانە چی ئەم هەنگاوانەی ئەمڕۆ هەم دادگا بڕیاریدا لەبارەی کەیسی گەندەڵیەکەی ئەو بەشەی کەیسەکە زیندانیە کات زیندانی کرد و بە شێوەیەکی کاتیش بە دڵنیایی کارەکانی وەکو سەرۆکی گەورە شارەوانی ئیستانبول ئەکرەم ئیمامۆغڵۆ مەبەستمە هەڵی پەسارد. دوای ئەمە چی چاوەڕێی چێ هەنگاوێکی یاسایی سیاسی دیکە بکەین؟ ئەم کاتتان باش. سەرەتا پێویستە ئەوە بزانین ئەم هەنگاوانەی ئەمڕۆ بەردەوامی ئەو زنجیرە هەنگاوانەیە کە لە چەند ڕۆژی ڕابردوو دەست پێکراوە. من دەمەوێت بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە بگەڕێمەوە بۆ هەنگاوەکانی دواتر بۆ ئەوەی بتوانم بەم هەنگاوەی ئەمڕۆوە بیبەستمەوە. کێشەکە سەرەتا بەوە دەست پێەکەین داودۆغڵو ئەوە ببوورە ئەکرەم ئیمامۆغڵو لەگەڵ ئەردۆغان ماوەیەکە هەڵمەتی سیاسی هەڵمەتی جەماوەری لە بەرامبەر یەکتر جاڕەدەن. دوای ئەوەی ئیمامۆغڵو تێگەیشت کە لە داهاتوودا ئەردۆغان بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی بۆ بە ڕێگا لابردنی ڕاستیەکان ڕێگای دادگا و لەبەردەم دەگرێتە بەر. ئەکرەم ئیمامۆغڵو هەڵمەتی جەماوەری دەست پێ کرد بۆ ئەوەی خۆی ببێتە کاندیدی جەهەپە هەڵمەتێکی دەست پێ کرد. لەم هەڵمەتەدا
ئەردۆغان بینی کە ئەکرەم ئیمامۆغڵو جەماوەرێکی زۆری لە پشتە بە گڕوتین جەماوەر لە پشتی ئەوەستێتن و هێدی ئەبێتە دیفاکتۆیەک کە زەحمەتە مامەڵەی لەگەڵا بکرێ بۆ ئەوە ممکنە ئەو پلانەی و یاخود ئەو استراتیجێ لە بەرامبەر ئیمامۆغڵ و ماوەیەکی پێش ئێستا دای ڕشتووە و بۆ ئەوەی لە داهاتوو مامەڵە لەگەڵ کەیسەکە بکە ئەم پلانەی پێشخست ئەم پلانە پێشخرا ئەوە بوو ڕێگای دادگا و دەست بەسەرکردن و ئەو جۆرە ئەوانە لەگەڵ ئیمامۆغڵ و دەستی پێکرد. کاردانەوەی شەقام زۆر مهمە. کاردانەوەی شەقام لە تورکیادا پێم وایە بە شێوەیەک بوو کە ئەردۆغان تەسەوەری نەدەکرد. لەبەرچە تەسەوەری نەدەکرد چەند هۆکارێکەیە. یەکەمیان لە ناو جەهەپا کللتور و یاخود نەریتی یاخیبوون ئەسیان زۆر لاوازە لەبەر چ لاوازە لەبەر ئەوەی جەهەپە پارتێکی دەوڵەتە سەر بە دەوڵەت بووە ئەم پارتیە ناتوانێت ئەوە بکاتن ئەوەیان یەک دووەمیان ڕەهەندێکی سایکۆلۆجی هەیە لەبەرەوە ینی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە ناویاندا خەڵکی تورکیاش زوو ڕاستیەکان زوو مەسەلەکان لەبیر دەکەن ئەو کاردانەوەی لەبەر لە دژ مەسەلەیەک لە دژ مەسەلەیەکی دیاری کرا بۆ چەند ڕۆژێک دەری دەبرن دواتر هێواشێوەش سار دەبنەوە بەڵام ئەو حیساباتەی ئەردۆغان بەم شێوەیە دەرنەچوو وا خەریکە سەبر هەموو شارەکانی زۆربەی شارەکانی تورکیا دەگرێتەوە ئەوانەی دێنە سەر شەقام زیاتر گەنجن کە توێژی هەرە دینامێکی کۆمەلگای تورکیانە زیاتر ئەو لەناو ئەو گەنجانە زیاتر ئەوانە کە لە زانکۆکانە خوێن و زانکە گرنگەکانی تورکیاشن ئەمە لایەنێکی مەسەلەکەیە کە ممکنە حساباتی ئەردۆغان و یاخود وردە حساباتی ئەردۆغان ئاڵۆستر بکە و ئەردۆغان پێشوەخت بەم شێوەیە تەسەوەری نەکردی بێ کاردانەوەکان ئەگەنا ئەم زۆرە کاردانەوەکە ئەگەمە سەر مەسەلەی کاردانەوەکە و ئەوەی کە ئەردۆغان دیارە بە هەر جارێک هەنگاوێکی دیاریکراوی ناوە سیاسێکی پراگماتیە و شتەکان لە بەردەم خۆیان دائەنێ گەرەکانی بەردەم خۆی بە دڵنیایی دیاریەکە بەڵام پێش ئەوە ئێمە هەنگاوی دیکە لەگەڵ ئیمامۆغڵا تەواو لە ڕووی قانونیەوە بەردەوامە بێ و شتێک نییە ئەردۆغان لەو بارەوە ڕاگرێ وایە من پێم وانە جارێ لەبەرچی ئەگەر شتێکی وا هەبووە ئەمڕۆ قایوم دەخرایە سەر شارەوانی گەورەی ئەستەمبوڵ قایومیان نەخستێری ڕاگرتنەکە ڕاگرتنێکی کاتێ لەو کاتەی کە دوو شارەوانی دیکەی ناوچەکانی ئەستەمبۆل قایومیان بۆ دانرا کەواتە لێرەدا هێشتا ڕێگای سازشی جەهەپە و ئاک پارتی و یاخود ئیمامۆغڵ و ئەردۆغان پێم وایە ماوە و یاخود لەوانەیە لە فۆرمیلەیەک لە داهاتوودا بگەنە یەکتر فۆرمیلەکە چۆنە بێت کە قەیوم دانەندرا لەوانەیە بەو شێوەیە بیرێک لەو سازشە کرابێتەوە جەهەپە ڕێگا بدا ئەردۆغان جارێشکە خۆی کاندید بکاتەوە کە بە گوێرەی یاسا مافی کاندیدکردنەوەی نیە ینی ئەمە لە یاسای هەڵبژاردن ئەم گۆڕانکاریە بەدی بکەن لە هەمان کاتدا ئەردۆغانیش قەیوم لەسەر شارەوانی گەورەی ئەستەمبۆڵدانە نێو قەدەغەی سیاستکردن لەسەر ئیمامۆغڵ نەسەپێنێتن لەوانەیە لە دەمی پێشدا ینی من بە پێشهاتەکانی ئەمڕۆ کە قەیوم دانەدرا سەر شارەوانی گەورەی ئەستەمبۆڵ ئەمە ئەخوێنمەوە ئەمە زۆرێک لە خوێنەوەیە ئەگەرێکی لاوازش بی لەم ڕۆژە باش هەر ئیمامۆغڵ کاندیدی جاهەپا ینی ممکنە ئەڵێ بەڵێ ممکنە لەسەر ئەوە بکرێتن لەسەر ئەوە سازش بکرێتن چونکی ئەگەر تۆ بیر لە کاندیدێکی کە بکەینەوە وەک منسووریەوەش سەرۆکی شارەوانی گەورەی ئەنقەرە ئەمە پێم وایە ئەمە هەندێک ئەمە بە دوور ئەگرم و یاخود ئەمە زۆرێک ئاڵۆزی و قەیران دروست دەکاتن لەبەرچ چونکی ئەمڕۆژ مەسەرەن دوای ئەوەی منسووریەوەش لە دژی کورد قسەی نابەجێ کرد سوکایەتی بە کورد کرد مەسەرەن ئەمڕۆ وەڵامەکەی ئوزگور ئۆزال گرنگ بوو ئوزگور ئۆزەر چی ئەڵێ بەچی لە وەڵامی ئەم پرسیارەدا چی ئەڵێ ئەڵێ ئێوە سەیری ئەو مەکەن سەیری دەمی من بکەن من چ دەڵێم ئەوە گرنگە من مخاتەبی ئێوە بێگومان ئەم وەڵامە بۆ دەم پارتیە بۆ دەنگدەر و جەماوەری کوردە لە باکووری کوردستان و تورکیا باش جێی خۆ ئەگەر وا بێ کاک هێمن ڕاستیەکەی هەرچۆنێک بێ
مەسعود یاڤاش کاندیدێکی هێورتر و باشترە بێ بەرامبەر بە ئەردۆغان وەک لە ئەکرەم ئیمامۆغلو، چونکە بەڕاستی لە ڕەوتی ئەمەی کە ئێستا بەرامبەر بە ئیمامۆغلو هاتوۆتە پێشەوە، هەر پاشەکشەیەک لە ئەردۆغان ڕاستی خاڵێکی زیاترە بۆ ئیمامۆغلو، وانە؟ بەڵێ، یانی بزانە مەسەلەی منسووریەوەش من پێم وانە بەم ئاسانیە لە ناو جەهەپە کاندید بکرێت لە ئێستادا ها لەبەرتی چونکە ئێستا ئەمە بوویتە قەیرانێکی ناوخۆ خەریکە دەبێتە قەیرانێکی ناوخۆی جەهەپە. منسوور چێ لە پشت منسووریەواشە بێگومان کەمال کلیژداڕۆغلو لە پشتێتی بۆچی کەمال کلیژداڕۆغلو ئەکرەم ئیمام ئۆغلو بەرپرسیاری سەرەکی ئەبینێتن بەهۆ دەکاتە هۆکاری دوورکەوتنەوەی لە سەرۆکایەتی جەهەپە. لەبەرەمە ئەمڕۆ زۆرێک لە کوتلەبەندێک ئەبینین منسووریەواژ و کەمال کلیژداڕۆغلو بە یەکەوە لەگەڵ ئوزگور ئۆزەر و ئیمام ئۆغلو، چونکە ئەوەی شکستی لە کۆنگرەی جەهەپە لە دوا کۆنگرەی جەهەپە ئەوەی شکستی بە کەمال کلیژداڕۆغلو هێنا نوێنەرانی کۆنگرەی جەهەپەی نوێنەرانی ئەستەمبۆڵ بوون لە کۆنگرەی جەهەپە، ئەوانە هەمویان دەنگیان بە ئوزگور ئۆزەردا کە بۆ هۆی شکستنی کەمال کلیژداڕۆغلو. ئەگەر ئەم ڕەهەندە ئەم گۆشەیە لە ڕووداوەکە نەبینین ناتوانین خوێندنەوەیەکی باشتر و بەرفراوانتر بۆ کۆی ڕووداوەکە بکەین. بەڵام یەک تێگەیشتنی دیکە هەیە کاک هێمن، ئەویشەوەیە کە پەیوەندی نێوان کەمال کلیژداڕۆغلو لەگەڵ دەوڵەت بەگشتی با بڵین لەگەڵ ئەردۆغان ژێربەژێر پەیوەندێکی زۆر باشە و زیاد لە جارێکیش ڕاستیەکەی پێدەچێ بەنا ڕاستەوخۆ یارمەتی ئەردۆغانیان نابێم لە 2017 لە 2023 بۆی ببێتەوە بە سەرۆک. هەندێک چیرۆکیش لەو بارەیەوە هەیە، مە شوێنی باسکردنی نییە ڕاستیەکەی، بۆیە هێشتان پێتوانیە ینی بۆیە خوێندنەوەیکی دیاریکراویش هەیە بەوەی ئەم هەنگاوانە پێدەچێ جەهەپەش بگرێتەوە ناوخۆی جەهەپە وەک کەمال کلیژداڕۆغلو پێی خۆش بێ بەوەی بڵێن کۆنگرەی ڕابردووی جەهەپە کاتێک کە ئۆزالتیا دەرچوو گزی تێدا کراوە و دەوڵەت دەستوەردان لە ئەنجامەکانی کۆنگرەکەش بکە بۆی کەمال کلیژداڕۆغلو بێنێتەوە. بەڵام ئوزگور ئۆزەر بە بڕیارێک ئەم حساباتەی تێکدا، چونکی بڕیاری کۆنگرەی داوە بۆ جەهەپە لە 6 نیساندا بزانم 5 نیسانە 6 نیساندا جەهەپە کۆنگرەکە ئەم کۆنگرەیە بۆ ئەوەی مەترسی قەیومدانان لەسەر جەهەپە بە تەواوی بڕەوێنتەوە. ئەو لایەنە من زۆر بۆی ناچم چونکی بەو حکومەی من چەند جارێکیش بە تەنیاژبی لە بەردەم کامیرابی گفتوگۆم لەگەڵ کلیژداڕۆغلو کردووە. مەسلەی کلیژداڕۆغلو و ئەردۆغان نا وەک دوو ڕەقیبی ئەزەلین، بەڵام ئەمڕۆ سیاسەتی ناوخۆی جەهەپە وا دەکاتن کەمال کلیژداڕۆغلو زیاتر هانا بۆ منسووریەواژ بە ممکنە حسابێکی کەمال کلیژداڕۆغلو شەبی لە کۆنگرەی داهاتووی جەهەپە خۆی کاندید بکاتەوە. بەڵام دیسان پێم وایە شانسی سەرکەوتنی کەمال کلیژداڕۆغلو لەمڕۆوە کەمە. ئەگەر ئۆزەریش دەرنەچێ ئەوە کەمال کلیژداڕۆغلو زەحمەتە جارێشکە ببێتەوە سەرۆکی جەهەپە. باش جابن بێمەوە سەر خاوەن قەزیە ڕاستیەکەی کە ئەکرەم ئیمامۆغلووە دیارە جەهەپە ئیش بۆ واکەوە خەریکەوە بڵێن پرۆسەیەکی گشتیشی دەست پێ کردووە بۆی خەڵک دەنگ با بۆی کە ئیمامۆغلو کاندیدی جەهەپە بێ بۆ هەڵبژاردننی داهاتووی سەرۆکایەتی کۆماری تورکیا. هەر بەڕاستی ئەمە وەکو پرسێکی ڕەمزیە مێنێتەوە یان پێدەچێت شوێنی خۆی بگرێ؟ من چەند ڕۆژ بەر لە ئێستا لە باکووری کوردستان بووم، لە تورکیاژم لە ئەستەمبۆڵیش بووم. زۆر لە کەسانی سەر بە جەهەپە چەند پەرلەمانتارێکی جەهەپە ئەوانم بینی لە دیار بەکریش بینیم لە نزیکەوە ئەو مەسەلەمان گفتوگۆ کرد. پێم وایە لە ناو خۆی جەهەپە یەکلایی بۆیتەوە کە دەبێ ئەکرەم ئیمامۆغلو کاندید بێتن. پێم وایە جەهەپە گەشتۆتە قەو قەناعەتەی کە بەبێ ئەکرەم ئیمامۆغلو جارێش کە ناتوانێت بگات بە خەونە دەم درێژەکەی کە ئەوەیە جارێشکە بگەڕێتەوە سەردەستەڵاتی تورکیا.
چونکی لەبەر چ نەک جەهەپە تەنیا لە ناو جەهەپە بەڵکو لە دەرەوەی جەهەپەش بگرێت لە بەشێک لە ئیسلامیەکانیش پشگیری لە هاتنە سەرکاری و یاخود بوونی ئەکرەم ئیمامۆغڵو بەسەر و کۆمارەکەن چونکی پێیان وایە ئەردوغان هیچ تکەی نەماوە لۆکسێکی نەماوە بداتە کۆمەلگای تورکیا بە حکومداری ببەخشێتن ببێتە هۆی دەرچووری تورکیا لەم قەیرانانەی تێکەوتووە لەبەر ئەوە مەسەلەی ئەکرەم ئیمامۆغڵو هەم مەسەلەیەکی ڕەمزیە هەمدە مەسەلەیەکی واقعیشە بە تایبەتی دوای مەسەر هەستاڵە ئەم دەزانی سلاح الدین دەمیرتاش وەک ڕەمزێک یعنی بەر لەوەی سیاسی وەک ڕەمزێکی کە ئەردۆغانی لە ماوەیەک لە ماوەی 2015 و ئەو ساتانە زۆر تەنگاو کرد ئێستا لە زینداندایە هەستاڵە وا دیارە حساباتی ئەردۆغانیش بەو شێوەیە بووە ئەگەر ئەم ڕەمزە بگرن دێمەوە سەریوەڵا بە دڵنیایی و حەز دەکەم ئەوانم بۆ تەواو بکەی بەڵام ئیبراهیم گۆچڵ و سیاسەتکارمان لەگەڵایە لە باکووری کوردستانەوە لە ئامەدی پایتەختی باکووری کوردستان هەڤاڵ ئیبراهیم سڵاوت لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم دوای زیندانیکردن بڕیاری زیندانیکردنی ڕێزت هەیە لوتفت هەیە مەمنون دوای زیندانیکردنی ئیمامۆغڵو لە کارلادانی هەڵپەساردنی کارەکانی لە گەورە شارەوانی ئێستانبول چه هەنگاوێکی دیکە بینین؟ Yani tişteki mesele Sarokê Şaredarî İstanbul'e aslında pirsgirêka îro neye taybetî jî dema ku tu belge vesîqaya dadgahê binêrî gelek agadarî ji nav Partiya Cumhur yani Partiya İmamoğlu, Ekrem İmamoğlu hatine dayın. Levra navvan da probleme pirmezin hene. Untizanne taybeti pirsgirêka İmamoğlu yani Ekrem İmamoğlu yani mesele gandaliye mesela kongreya CHP yani Partiya Komare ya davi damakı Kılıçdaroğlu jî untizanne te partiye da yek namzete serokatiye bu Kılıçdaroğlu'ya Dersim'i o ve deme herkes ki her siyasetmedar ki li Türkiye ve nerine da bu ki Kemal Kılıçdaroğlu tıkara kongreda ve serkeve be seroke partiya komari yani tü ihtimal akı Özgür Özlem yani Sarokê Partiya Komariya îro ihtimal nedidan ku de kazanç bike li divê demê da levra untizana ji bo ku serokatiyê nûnerên kongreyê divê ku imza yani erê bikin ji bo ku tu bikaribîn bibîn namzetê serokatiyê Tıkarı bejikü nûneran tivê ku erê bikira tivê di destpêkê da piraniya nûnerên veke partiyê tıkarı bêjî deng dabûn Kemal Kılıçdaroğlu. Fakat di nav demê da di nav vextê da divê naberê da mesele vek bu. Tişteki pir xarip çe bu. Herkes tipa siyasetmedara hatta Partiya Komar bu xoji tipa ku Kemal Kılıçdaroğlu bibe serok Özgür Özlem bu serok. O Özgür Özlem serokatiya Özgür Özlem ve pişkiriya tıkari becikı veke kazı vek bu. Yani Ekrem İmamoğlu yani bir pişkiriya vit kazanç kır. Ve nabereda diyara ku problem pirsgirêkên nav partiye da kısmek vek derketin hole ku perekî kütlekî pir mezin derketen reya giştî.
yani gotun ku va parana de bankaya ne resmine ne fermine fakat ev parana bi zorej der dore hatına civandın o tıkari bebeceki gelek nuneren partiye yani veke partiya komar te hilbijartine da te gotun ku nuner pranya wan te para hatın kırın yani beşeki wan juwan rakhani hatiye kırın beşeki wan para hatına dayın bivi avayı vek bu nuneren veke da guartın çe bu kongreda ev bu sedam kudunav partiya komari da pırskrek çedin pırskrek mezin çedin pişti ve tıkari bebecikü disa kısmek nuneren partiye ku navu dengin hevalben de Kemal Kılıçdaroğlu'na hatta beşek şuvan Sarok Şaradariya mesela Hatay'a müracaati veke kırma dabgah ekrin ku gelo ve mesele da bertil heye nune be para hatın kırın jibona ve ke kongre özgür özel kazanç kır. Heval İbrahim Topyan bile. Ama çîrokekî rastiye yan rastiyekî çîrokekî druskirawa Haketi bejime. Dey. İşte peki va çîrokana tiştekam tibeni çîrokun tıkari beji komar veke serdozger xuye ku jüve demeda dest bir kriye tomara delila aniyeceğim hevdi. Delila. Delil aniyeceğim hevdi. Yani jüve demeda demek ki çiroka vekedat kongreda dest bekir problemür derketin aslında berya vecidi derbari Ekrem İmamoğlu da derbari şirkata vida jiboka şirkata kaviya na untuzana dadgah da na bu denget bejin ki pe gelek riya para geçtine şirkata vi ve tekari bejikid ve demet gandalya ve keda şaradari da tiştahatın gotun fakat ev tiştana ve deme ispat ne bubun ve ki jaliye hukuk da tespit bibin Estes ispat bua heval İbrahim estes balga heye yan tenha قسەی هەندێک خەڵکە کە ڕاستیەکەی گومانەکرێت لە جەهەپەوە خۆیان با بڵێین ئاراستە کرابن باڵەکەی ئیمام ئۆغڵۆ بێخێرێکی ئەمە بێ Hayır gor dafiyaniye çünkü tızani derbariye Ekrem İmamoğlu da dün mesele lepırsinene yek gandaliye yek ji pişkirici teröre yani PKK pişkiriya vi pişkiriya PKK kiriye hilbijartına sarokatiye daji hilbijartına harami daji tızani dü pırsa da vekaya lepırsineye Lepirsin'a yekemin mesela gandaliye da. Tabii ki baş bezdanim ki gerek zahmette riske kaç bu Türkiye eğer delil belge pır ciddi ne biyana derbare Ekrem İmamoğlu da Lepirsin çekirin dozvakirin mümkün neye? Netice Sarok Şaradariye İstanbul'a ye İstanbul Bajarı yekemin ya Türkiye hem jaliye ticari da hem jaliye serhecmar da şanzda 17 milyona. Jibo ve hükümet gerek bir rahati eğer belge pır ciddi ne biyana ku nadir raya geçti da o de vekeda mahkemede hatın diyar kırın gerek bir hesani ne tıkarın derbare vida vekbikin. Fakat ve nabereda asıl damakı Diyarbakır Lepirsin despekiri bu. Tabi raya geçti ve deme ne dizani. Fakat billazu bas tıkari bejikı ve ki dahas kırkı Ekrem İmamoğlu dahas kırkı hinci bu halbişartına sarok komariye untuzana ses salaya gotte ve ki
hilbijartinik de partiye da çevrebe ve hilbijartine da Sarok Komar yani namzete Sarok Komarî diyar bibe. Ve diyar raya geçti da Balkışan. Gel o se salane. Hatta havalen wî ya jî Serokê Şaradariya Ankara bixu Mansur Yavaş got ki ya ji bo hilbijartinê 3 sal heye ez û tu xuye ku vek namzet xuya dikinî çünkü te veka da te rejaya da tu gotin ku Mansur Yavaş hin zêdetir xurt e ji bo vê du kes hebûn ji bo Serok Komariyê vek namzet yek Serokê Şaradariya Ankara Mansur Yavaş yek jî Ekrem İmamoğlu bu. Le Ekrem İmamoğlu bilez bez got ku divê ku em bi hilbijartina ka nav partiye da bi hilbijartina endamên partiye divê ku namzet yani ber endamê Serok Komariyê tespît bikin. Baş. Mansur Yavaş da dijî vê derket. Ji bona ve mesela îro de hilbijartinê da yek namzetik heye ev jî veke Ekrem İmamoğlu'ye. Ji bo ve Türkiye jî gelek hata münaqeşe kirin. Gotin ku ev hilbijartina ve digere vek liteliga karaktera dama Mustafa Kemal yani Damazdanerê Partiya Komarî. Hatta vek Kore'ye. Yek kese û hilbijartin çektibe. Heval İbrahim دێمە وەلات باسی ئەو پرسانە شەکەینەوە کاک هێمن بە دڵنیایی و ئێوە چاودێری دادگایی و با بڵێنێ بەڵگەکان و ئانەتان کردووە قسەی زۆر لەبارەی ئەو تۆمەتانی کە خراونەتەوە سەر ئیمامۆغڵو هەیە هەم مەسەلەی گەندەڵی جا گەندەڵی لە شارەوانی بێ یان ئەوەی هەڤاڵ ئیبراهیمیش باسی کرد لەبارەی کۆنگرەی جەهەپەوە هەم لەبارەی مەسەلەی تیرۆریش کە ڕاستیەکەی پەیوەندی بە هاوپەیمانی شارەکانەوە هەیە لە بینی دەم پارتی و جەهەپەیە تۆ بەڵگا بینی لەم دۆسەیە کە بۆ ئیمامۆغڵو کراوەتەوە یان نەخێر ڕاستیەکەی دەستە بینی لە بری بەڵگا یعنی یەک دەبێ ئێمە بۆ ئەوە هەندێک دووشت بە ئەساس بگرین میدیای تورکیا ئەمڕۆ زۆرینەی میدیای تورکیا لەژێر قۆڕخکاری دەستەڵاتدایە میدیایەکی میدیای دەستەڵاتە دەوڵەتە یعنی دەوڵەت ئەوەی بیهەوێ لەم میدیایە دەیڵێت و زۆربەی ڕایگشتیش پێ ڕازی دەکاتن بەڵام کە کاردانەوەی شەقامە بینی کە لەگەڵ کەسانی ئەکادیمی بێتەڕەف بێلایەن قسە ئەەکەی ئەگەی ئەو قەناعەتەی کە ئەو بەڵگانەی دەرحەق بە ئیمام ئۆغڵ و پێشکەش دەکرێن و دادگا لێکوڵینەوەی لەبارەکە ئەم بەڵگانە بەڵگەی دەستکردن بەڵگەی خەیاڵین ئیدیش لە پەیوەست بە هاوپەیمانی شارەکان بینیمان ئەکرەم ئیمامۆغڵو تێیدا شتێک نەبوو کە ینی تاوانبار بکرێت بەرەمە لەم دۆسیەیە شتێک دەرنەچوو بەڵام مەسەلەی پەلەکردنی ئەکرەم ئیمامۆغڵو بۆ مەسەلەی کاندیدبوونی سەرچاوە لەوە ئەگرێتن کە ئەو گەیشتە ئەو قەناعەتەی بەرامبەرەکەی کە ڕەجەب تایب ئەردۆغانە ڕێگای دادگای لێ ئەگرێتە بەر دادگا لە بەرامبەری بەکاردێنێتن بۆ ئەویش ڕێو شوێنی خۆی بگرێتن ڕێگا لەم حەملەیە بگری بێگومان پەلەی کرد زۆر پەلەی کرد و دەنگێکی گەورەی دروست کرد کە ئەردۆغانی ترسان ئەردۆغانیش ئەو بەرنامەیە لە دژی ئەکرەم ئیمامۆغڵوی هەبوو پێشی خستوە یاخود ئەو بەرنامەیە کە دەبووە ممکنە پاشماوەیەکە لە دژی ئەکرەم ئیمامۆغڵو بجوڵێنرایە دەست پێکرایەوە پێشخرا بۆ چەند مانگێک و ممکنە چەند ساڵێک بەڵام لە مەسەلەی بەڵگەکانە تۆ لە هەرچی تورکیا بپرسی هەتا ئەگەر بەڵگەکان ڕاستیەکی خۆش تێدا بێ ڕاستیەکی ڕێژەییش تێدابی ئەمڕۆ زۆربەی زۆری تورکیا لەناو ئاک پارتیش باوەڕ ناکەن کە ئەم بەڵگانە بەڵگەی حەقیقین بەڵگەی سەرمێنراون بەڵگەی دەستکرد و بەڵگەی خەیاڵین کاک هێمن یەک شتم پێ بڵێ جەهەپە کەوتۆتە مەوقیفێکەوە هەڵوێستێکەوە کە تازە
بەهۆی ئەو وێنەی بۆ ئەکرەم ئیمامۆغڵۆ دروست بووە هەم پێشتر ڕاستیەکەی کە بوو بە کاریزما بەرامبەر بە ئەردۆغان و شاراوە نییە هەم دوای ئەوەی کە زیندانیش کرا و کاردانەوەی شەقاممان بینی و کاردانە و سیاسیەکانیشمان بینی ئیتر مەسلەی ئەوەی کە بە دڵنیاییەوە ئیمامۆغڵۆ بێ کاندیدی جەهەپە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی بووە بە شتێکی با بڵێن لابوددە منه هەرە بێ ببێ پێم وایە لەو کاتەوە دوای دەستگیرکردنی ئیمامۆغڵو هەر دەبێ ببێت چونکی ئەگەر ئەمە نەبێ ئەگەر ئیمامۆغڵو نەبێتە کاندیدی جەهەپە تووشی شکستێکی استراتیجی دەمدرێژە بێتن و ممکنە زوو بە زوو نەتوانێت خۆی کۆ بکاتەوە و حتا ممکنە لە پۆزیسیۆن و لە پێگەی پارتی گەورەی ئۆپۆزیسیۆنیش دەربچێتن لەبەر ئەوە زۆربەی دەنگەکان زۆربەی هەوڵەکانی جەهەپە بۆ کاندیدبوونی ئەکرەم ئیمامۆغڵۆ بەڵام کێشەکە لێرەدا چیە ئەگەر دەرفەتم بدەیت کێشەکە لەوەیە دێمەستەر بیدایەتی ئەو قسەیە کردم لە ناو جەهەپەدا کللتوری عسیان کللتوری یاخیبوون لاوازە ئەوەی لە تورکیا بەدەم ئەکرێتن لە ڕووی یاخیبوونەوە دەم پارتی ئەکرێ هەرچەندە دەم پارتی لە پێگەی جەماوەری زۆر لە جەهەپە بچووکترە بەڵام ئەو عسیانە و ئەو یاخیبوونە ئەو ڕوحی یاخیبوونەی دەناو دەم پارتیدا هەیە دەناو کووردا هەیە بەگشتی لە ناو جەهەپەدانە ئەمە کێشەیە بۆ جەهەپە لە بامەڵەکردن لەگەڵ جوڵاندنی شەقام ئەگەر جەهەپە بتوانێت بەردەوام و بۆ ماوەی چەند مانگێک لە سەر یەکتر شەقام بجوولێنێتن بەم شێوەیە ئەوە دەستەڵات ناچاری پاشەکشەکە بەڵام ئەگەر ئەمە نەکرێتن ئەوە مەسەلەی قۆناغەکە بەرەو شتێکیکە ئەڕواتن و ئەردۆغان تێدا وەک حەملەکانیکە وەک هەڵمەتەکانیکە هەڤاڵ ئیبراهیم دەبێت هەڤاڵ ئیبراهیم تۆ لەباری کاندیدبوونی ئیمامۆغڵۆ پێم بڵێ جەهەپە هەر ئیمامۆغڵۆ کاندیدەکە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی کۆمار یان نەخێر دۆسەی زیندانیکردنەکەی و ئەوانە ئیتر پێدەچێ جەهەپە ناچار بکە بە گۆڕینی ڕای خۆی ئەمە یەک دوو یەکشتم پێ بڵێ بۆچی جەهەپە کاردانەوەیکی گەورەی پیشان نەداوە بەرامبەر ئەم دادگایی کردنە یعنی کاردانەوەکە بەراورد نییە بە ژماری ئەو دەنگانەی کە جەهەپە لە هەڵبژاردنەکانایی هێنێت یا یەک دو تشتا بێژم نزانم کەکێ حقوق زانایە قسەتکە یا ئەم بێژین شرۆڤەکارێکی شرۆڤەکارە سیاسەتکارە سیاستکار هەندی حقوق زانامە ji bo pêke yanî belge hene tunene keko li niha vekirî ev belgena li Türkiye têne münaqeşe kirin. Elbette ki sedî sed em nikarin bibêjin ku sedî sed ev rastin ya jî duravin. Her du jî nikarin bibêjin. Fakat serdozger ji bo çi lêpirsîn kiriye mesela teröre ya piştgiriya PKK da ya jî di gendaliyê da derbarê ve da raya giştî ra gelek vekirî veke xwe nêrînê xwe diyar kiriye û taybetî jî belgên vesîqaya ku niha di dadgahê da tên münaqeşe kirin ciddiyeta wana heye ji bo ve tabii nikarnî netîce دادگاه بیریاره بده و مسئله بده مثلا دادگاه هەڤاڵ ئیبراهیم دادگا بێلایەنە بەڕاستی ینی تۆ ئەوم پێ بڵێ دادگا بەرامبەر بە سەلاحەدین دەمیرتاش و هەڤاڵەکانی بێلایەن بوو هەتا بەرامبەر بە ئەکرەم ئیمامۆغڵۆ بێلایەن بێ والله بێلایەن بووین مناقەشەکە tabii ki وەک دەگوتی اون ji bo ku Türkiye nas nakine ev bêlayan bûyîna mehkema ji dema ta salên 1925 da tê û girêdayî devletê ye vê devleta jî bi destê partiya Komarî ava bûye. Ji bo neveyekê li Tirkiye bêlayan bûyîna hukm veke mahkeme her deme bi münaqeşe ye. Yani bêlayan bûyîna vê siyaset bûyîna vê rast e. Yani tikarî bibêjin. Yeker ê dudiya tiştekî ez bibêjim که گوتیه که وقت اکرم اماموغلو هنبری
Tayyip Erdoğan gala kurta. Ev küte mesela de sal 2023 da hemu parti bun yek untuzana demeji pişkiriya vekekir partiya komarekir li Kurdistan'e evden yeku veke deme yani PKK digirtin tavayı dana CHP disa Kemal Kılıçdaroğlu nikari kazanç bike. Mesela ve demeji her deme بەڵام هەڤاڵ ئیبراهیم کارکتەری کەمال کلجداروغلو لەگەڵ ئەکرەم ئیمامۆغلو پێدەچێت جیاواز بن و ڕاستیەکەی هەر لەبەر ئەوەشە کاتی خۆی ئەردۆغان دۆسەی لەسەر کەمال کلجداروغلو نەکردەوە بەڵام لەسەر ئیمامۆغلو ئەیکاتەوە چونکە ئەزانێت کارکتەرێکە چ ڕکابەرێکە تمام ڕاستە da yani ve demê ji bo paveke pêşerojê ev belgene derkevne holê. Yani naxazim nêrînê xeyet derbarê Ekrem İmamoğlu da diyar bikim. Ji bo ku nihat tê dadgah kirin. Evano. Ji berê de rewşavî jî minaqeşe ez vê naxazim bêjim. Ez dixwazim li ser belgeya qise bikim. Du eger yani mesela pirsa ve eğer dadgah ceza ne de İmamoğlu untuzana ve nabere da probleme ki dini derkete jubo İmamoğlu untuzana derket ki vi dibistana bilin xalas nekiriye üniversite bilyarda ki ev belgeye kavan diploma van derbazana yani üniversite bilyarda preskrek jubo ve keşa gelekin باشە هەڤاڵ ئیبراهیم هەر بەڕاستی خودی ئەردۆغان خۆیشی زانکۆی تەواو نەکردووە ئەوڵێ 30 ساڵ لەمەو پێش ڕاستیەکەی ئەو زانکۆیی کە ئەو باسیەکە زانکۆ نەبووە ئەو کات ناوەندێکی پیشەیی بووە پەیمانگایەکی پیشەیی بووە ئێستا وەڵێ من ئەو زانکۆیم تەواو کردووە لە کاتێکە بەهەرحاڵ من دێمەوە لای تۆ هەڤاڵ ئیبراهیم بەس بە پەلە بچمەوە لای کاکێ من بە کاکێ من کورد لە نێوان ji bo wî jî hata îddia kirin ji bo wî jî hata îddia kirin ji bo wî jî lêkolîn çêbûn ez vî tiştî nabêjim ez tiştekî nihat te gotin ji wara dibêjim ev veke yani eger ceza negire eger ceza negirt ihtimalaka mezine ku partiya komarî Ekrem İmamoğlu vek namzete sera komarî nişan bide netice dava çi dibe nizanim eğer davî neyecî diyara ku komara partî devî vek namzet nişan bidin eğer ceza ئەگەر جەزای بکە ئەگەری کاندیدکردنی کێ زیاترە مەسعود یەڤاش یان کەمال کلجداروغلو çawa min tam fam nekir ئەگەر دادگا بڕیاری سزادانی ئیمامۆغلو بە تۆ پێت وایە ئیمامۆغلو کاندید نابێ بۆ هەڵبژاردنی سەرۆکایەتی تەواو nikare باش ئەی کێ ئەگەری زیاتری ئەبێ بۆ ئەوی کاندید بێ یەڤاش یان کلجداروغلو hayır belki Kılıçdaroğlu jî nebe tınav CHP'de diyara belki untuzana na ji bo partiya komare biryara avarta ne asayî olağanüstü tibêjin ya kongre girtine maha Nisanê da kongre xwe çetkine ji niva hilbijartin heye ji bo CHP mesela lûr jî tê minaqeşe kirin nihat tê minaqeşe kirin ku gelo Ekrem İmamoğlu ve serokê giştî partiya komarî de namzet pê nîşandan naye nîşandan ev jî tê minaqeşe yani ev jî tê ji bo ve kongra veke jî li holê ji bo ve mesela CHP'da mesela tê gotin Kemal Kılıçdaroğlu jî derfet heye ku bibe namzet fakat Kemal Kılıçdaroğlu mümkün ki nebe namzet ji bo ku li hemberî Kemal Kılıçdaroğlu veka opozisyoneka xurt heye hatta tikarî bêje ku muhalefeta hevalbendên Ekrem yani İmamoğlu, Özgür Özel ve avaki gerek tüm سپاس دەکەم هەڤاڵ ئیبراهیم
با ئەخیر دەرفەت بەم سپاس دەکەم با ئەخیر دەرفەت بەم بە کاک هێمن. کاک هێمن کورد لە نێوان با بڵێن ئەو پرۆسەی گفتوگۆیی کە هاتۆتە ئارا و ئیتر پەیامی یەکەمی ئۆجالانیشمان بینی قەرار بوو لە نەورۆزە پەیامی دووەم ببینین نەمان بینی و لە نێوان ئەم پرسەی کە بەستراوەتەوە بە پرسی دیموکراسیەوە لە تورکیا چۆن مامەڵە بکە و پێدەچێ هەڵوێستێکی هەندێک با بڵێن سیر بێ بۆ کورد و هەم دەرفەتی تیابێ هەم مەترسیش بێ کورد چۆن مامەڵە بکە باشە؟ بەڵێ بەر لەوەی وەڵامی پرسیارەکە دەوە نازانم میوانەکەت دەرحەق بە منشت پرسیارێکی کرد دەنگی باش نەهاتە من حەزم لێیە کە گفتوگۆ ئەەکەم بە تایبەتی لەسەر شاشەیەکی تیڤ هەندێک پێوانە ئەتیکیەکان ڕەچاو بکرێن نازانم ئەو برادرت ئەو میوانەت هەندێک شتیوت دیسانە لێمەوە دەنگ باش نهاتە من بەڵام هەر حال لە وەڵامی قسەکانی مندا بوو بۆ وەڵامی پرسیارەکەت من وا دەڵێم ینی ئەو مەسلەی هەیە بۆ کورد مەسلەیەکی ئێجگار هەستیارە لەبەر ئەوەی لەلایەک پرۆسەیەک بەردەوامەکە ئەو پرۆسەیە شتێکی هاوسەنگی دروست کردیا ئیدووەم ئەوەی بەگشتی چۆن میلەتی کورد و چۆن سیاسەتی کوردی گومان لەو پرۆسەیە ئەکا کە دەستی پێکردووە بە گومان سەیری ئەکاتن گومان لە تەوەجوهی ئەردۆغانەکە بە هەمان شێوەش متمانەیەک لە شەقامی کوردی بەجەهەپەوە نابینەوە بێگومان بۆ ئەکرەم ئیمامۆغڵو کەمێک جودایە ینی نسبەیەک لە کورد باوەڕی بە ئەکرەم ئیمامۆغڵوی پێی وایە ئەگەر ئەکرەم ئیمامۆغڵو سبەی وەک سەر و کۆمار دەست بەکار بێت لەوانەیە بۆ کورد لە زۆر ڕۆوە باشتر بێتن لەبەر ئەوە کورد پێم وایە و باشترە خۆی نەخاتە ناو مەسەلەکە خۆی نەخاتە تەرەفێکی مەسەلەکە ڕاستە هەندێکش لەسەر کورد حسابە دەبێ هەڵوێستێکی هەبێ بەڵام ئەو هەڵوێستە وانەکاتن کورد ببیتە ئامانج مەسەلەکە لە مەسلەیەکی دەستەڵات و ئۆپۆزیسیۆن ببێتە مەسەلەیەکی دەستەڵات و کورد و یاخود ئۆپۆزیسیۆن و کورد دەبێ خۆلەوە دوور بگرێتن و بتوانێ بە مەسافە نێزیکی ئەوە بێ لەگەڵ ئەوەش من پێم وایە ئەوەی بیستمە و ئەوەی ئەشی بینم ئەوەیە یعنی کورد بەگشتی ئەو خۆپیشاندانانەی ئەکرێن بۆ ئەکرەم ئیمامۆغڵو بەگشتی بە شێوەیەکی گشتی پشتگیریانەکە بەڵام خۆی ناخاتە ناو مەسەلەکە خۆی بە دوورەگرێ هەتا لایەک بە لایەکەوێ بەڵام کە ئەم مەسەلا شێوەیەک کە ئەگرێ و ئەگەر بەردەوام بێ ئێحتیمالە ئەو خۆپیشاندانەی لە شەقام هەیە ببێتە خۆپیشاندانێک لە نێوان و یاخود بەرەیەکی ئیسلامی شەقامی ینی ئەو ئیسلامیانەی لە شەقامن لەگەڵ ئەو کەمالیستانەی لە شەقامن لەوانەیە مەسەلەکە هەتا شێوەیەک بەرەو ئەوە بچێتن بەڵام بۆ کورد ئەوە باشترا بە مەسافە بە پێوانە بە مەودا نێزیکی هەموو لایەن دوجار ئێستا هەردوو لە هەم پارتی هەم جەهەپە هەردووکیان چاویان لە کوردەوە پێویستیان بە کوردە بۆەوەی لە داهاتواچیەکەن لەگەڵ کووردا هەنگاوەکان بنێن هەیە من خۆشناون و سەر و شارەزا لە کاروباری تورکیا لەو لێرە لەگەڵ مابووی گەلێک سوپاس هەڤاڵ ئیبراهیم گۆچ و ئێوەش لە ئامەدەوە ئامەدی باکووری کوردستان لەگەڵ مابوون سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت دەستی ئێوەش خۆش